لەگۆڕ پێداچوونەکەی کوژئالیە نویسکار قوتەیبە فازڵ بە هاتیەکردن لە ساڵە 1920دا دەما کومیر عەبدوڵڵا حوسێن ڤەگەریایە وڵاتی خۆش بۆ وەرگرتنا دەسەڵاتێ ئەو ژئالیە دوو ئەفسەرێن کورد بە هاتیە پێشوازیکردن یەک جوانژی خەلیل بەکر زازایی و یێدنجی نورەددین بەرزەنجی بوویە. هەرێما کوردستان و شانشینە ئۆردۆنێ پەیوەندیەکە دیرۆکی هەیە قۆناغ لەپەی قۆناغی ئەو پەیوەندی پێش بەچوونە نەها گەشتن ئاستەکەی و شاه عەبدوڵڵا شاهێ ئۆردۆنێ بە پرۆتۆکۆل و مەراسیمێن فەرمی پێشوازی لە سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانی دەکا. پەیوەندیت هەرێما کوردستانی و ئۆردۆنێ پەیوەندیت مێژووینە دڕاستیت زڤرنەوە سەر وەختی ڕەحمەتی مەلا مستەفا وی وەختیدا شێورمەندی گەورەی ڕەحمەتی مەلا مستەفا کامیران بەدرخان عینی وەختیدا شێورمەندیە کری بۆ ئۆردۆنێژیت وی وەختیدا پەیوەندی هاتنە دروستکردنەوە بەینەواندا. ڕاستی ئەف پەیوەندی هاتنە پتەوکردن ساڵت نۆتاندا دەمێ مەلک حسێنی دعوتنامە بۆ مام جەلالی هێنارتی و بەرگ و شەڕێ ناوخۆیی هەرێمێ بێتە ڕاستەندن. شێورمەندێ بەرەیە شاه عەبدوڵڵا شاهێ ئۆردۆنێ و وەزیرێ بەرەیە ڕەوشەنبیریە ئۆردۆنێ ساڵح ئەلقەلاب ئاماژە بۆیەکێ دەدا و پەیوەندیە دەنەڤەرە هەردوو ئالیاندا گەلێکی کەڤنن و بۆ سەردەما شاه حوسێن و مەلا مستەفا بارزانی ڤەدگەرن. شانشینە ئۆردۆنێ هەلوێستەکە نەگوهەرتی هەمبەر مافێن کورد هەبوو و چەند جارانجی بەرپرسێن ئۆردۆنێ سەردانە مەلا مستەفا بارزانی کردنە. هەروەها ساڵە 1964 بریا مەلا مستەفا بارزانی جەلال تاڵبانی هات سپارتن ji بۆ بەهێزکردنا پەیوەندیên di navbera Kurd û Ordonê de. Di salên notî de ew peywendî bihêztir bûn. Di serdema kabîneya pêncem û şeşem ya hikûmeta Herêma Kurdistanê peywendî dîsan bihêztir bûne. Di sala 2007 de Serok Mesûd Barzanî weke Serokê Herêma Kurdistanê bo cara yekemîn ji aliyê şahê Ordonê ve hat pêşwazîkirin. کوڤەیەکێ پەیوەندیên هەردوو ئالیان برن قۆناغەکە din. Ji sala 2011 ve jî Ordonê konsolxaneya xwe li Hewlêrê vekir. لە ئوردن تقریبا 200,000 کورد هەیە جگە لە ئەتوانم بڵێم 100,000 تر کورد کە لە کاتی سەلاحەدین ئەیوبیەوە لەوێن و ئەمانە ڕۆڵیان هەیە لە کۆمەڵگای ئوردنی لە دوو سەرۆک وەزیرانی ئوردن کوردە یەکیشان بە ناوی جومعە سعد جومعە بووبرە ئەمە کورد بوو وەزیری سەرۆک وەزیرانی ئوردن بوو دوو جار سەرۆکی دیوانی مەلەکی لە ئوردن هەر کورد وە بەنەیەکی بە ناوی عەلی سەیدۆ گۆرانی و ئەوکەی ترش بەناوی خەیرەدین زەرکەلی کە ڕەئیسی بوورە دیوانی حکوومەتی ئوردنی بووە و کوردەکان قورسایەتی خۆیان هەیە لە ئوردن. لە ئۆردۆنێ نزیکی 100,000 کورد هەنە و لور ji dayek bûne lê bi asıl Kurdin. Piraniya wan li bajarê Emman, Erbed, Zerqa û Seld dijîn û bi temamî tevlî civaka Ordonê bûne. Dîroka çûna wan jî ji bo serdema Salaheddîn Eyyûbî vedigere. Her wiha di şerê Kendavê de hejmarek Kurd ji başûrê Kurdistanê berê xwedana Ordonê û heya niha jî li wir mane. Ji xeynê Kurdên başûr jî Kurdên partiyên din di nava wan de Kurdên Rojhilat jî li Ordonê hene.